سنگی پرسیار بن لە دیوار خشت بە خشت و کۆشک و تەلار دەست بەنە دەستکەنە و بژار بچنە بەراو و دێمەکار دەفەبن لە تەونی قاڵی لە بەرماڵ و مەوج و شاڵی پرسن لە نان خەلە و خەرمان لە پرد و بازگە و ڕێگاوبان پرسن لە قرچەی خۆرەتاو لە بن بیر و کارێز و ئاو کێ ناسن بۆ یەکەم جار هەموو ئەڵێن هەر کرێکار ئەندامانی سەرکردایەتی کادر و ئەندام و پێشمەرگە و بەشداربوانی خۆشەویست بەخێربێن بۆ ڕێوڕەسمی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار. سەرەتای ڕێوڕەسمەکەمان بە سرودی ئینتەرناسیۆنال سرودی هاوپشتی چینی کرێکار دەست پێ دەکەین. ئێستاش بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سوسیالیزم و سەرجەم قوربانیانی شوێنی کار ساتێک بە بێدەنگی دەوەستین. ئەو نەهاتە ساڵانەی کە مرۆڤ کوژان چەوسێنەران هەست و بیری هەژارەکانیان تاڵان دەکرد ورە و خەونی نەدارانیان بەتاڵ دەکرد خواوەندانی دەسەڵات و نان چارەنووسی هەمووانیان واژۆ دەکرد هاتن سەدان چەکی ئەندێشە و بیر تووڕە هاتن وتیان نابێت چیدی ژیان تاڵان بردن چیدی ژیان لەژێر ناوی ئاسمانی خواوەندانی ئەم زەمینە تێپەڕکردن هاتن هەڵۆ بیرانی وڵاتن هاتن بۆ چاندنی ورە و هەڵوێست و وشیاری بۆ نووسینی سەر لە نوێ چارەنووس و ڕێگەی ڕزگاری سەدان پێنووسی پێگەیی و کەوتنە هەڵکۆڵینی سەنگەر لە لێواری تاریکی و ترس هەنگاو مارشیان ڕێکخست بەرەو ئاسۆی ئازادی و ژیان ماشەیان گرت لە تاریکی و ڕێسا و یاسای چەوسێنەران خەمی هەموو هەژارانیان لەسەر شاننا و ڕقی پیرۆزیان خستە ڕێ بۆ سندنەوەی مافی ڕەوا و سازکردنی کۆمەڵگای نوێ بڕیاریاندا نەهێڵن قەت ڕەنجی هەژار بدزرێت و خەسار بدرێت لە پەلکەی کچ پەتی مردن لە خوێنی لاو شەرابی مردن ساز بکرێت ئەوان چاویان لە ئاوات و خەونی هەژار قەت هەڵنەگرت ملی بەرزیان لە بۆ خواکان قەت کز نەکرد بەڵێنیاندا لە ناو چنگی دەریای تووڕە و خوێنچەرێنی ئەم دەڤەرە حەز و خەندە بهێننە دەر خۆری گەرمی بەرابەری لە تەوێڵی ئاسۆ بدەن ئەی هاوڕێیان ئێوە هەوێنی شۆڕشن هەتا لە نێو دڵی چەوساوەکان لە ڕێگاتان ناکشێینەوە لە بیرمانە ناسڕێنەوە ئەی هاوڕێیان سوێن بە خوێنتان ئەو خەباتەی کە ڕۆژگار و چارەنووسی خستە سەما بۆ کارنەڤاڵی ئازادی
بەردەوامە و لەسەر شانە و قەت ناکەوێ تا بەرەبەیانی ئازادی. ئێستاش داواکەین لە هاوڕێ عەزەم قوبادی ئەندامی کومیتەی ناوەندی فەرمێت ڕاگەیاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵا بە بۆنی ڕۆژی جیهانی کرێکار پێشکەشکات. هاوڕێ عەزەم تکایە. میوانە بەڕێزەکان، هاوڕێیانی کومیتەی ناوەندی، کادر و ئەندام و پێشمەرگە خۆشەویستەکان، سەرەتایەکی ئەیار ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی چینی کرێکار لە ئێوە و کرێکارانی جیهان بەگشتی و کرێکارانی کوردستان بە تایبەتی پیرۆزبایی دەڵێم و بەخێراتنتان دەکەم. ئێستاش ڕاگەاندنی کومیتەی ناوەندی کۆمەڵەتان بە بۆنەی ئەم ڕۆژەوە پێشکەش دەکەم. ئەم ساڵ لە ئێران لە بارودۆخێکدا بەرەو پێشوازی لە ڕۆژی جیهانی کرێکار دەڕۆین کە کرێکاران تەنانەت بە پێی پێوەرەکانی کۆماری ئیسلامی ئێران لە یەکێک لە خراپترین بارودۆخەکاندان. بە پێی هەواڵی یەکێتی ئازادی کرێکاران لە 37 ساڵی ڕابردوودا بە ملیۆن بنەماڵەی کرێکاری بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیانیان لە خراپترین بارودۆخدان. تەنیا پێویستە بزانین کە لانیکەمی حەقدەستێک کە بۆ کرێکاران دیاری کراوە 3 برابەر کەمتر لەو هێڵی هەژاریەیە کە بە پێی سەرژمێریە فەرمیەکان بۆ بنەماڵەکان دیاری کراوە. بەشێکی گەورەی مانگرتن و کۆبوونەوە ناڕازایەتیەکانی کرێکاری ساڵی ڕابردوو لە ناڕازایەتی بە حەقدەستی زۆر کەم، نەدانی ئەم حەقدەستانە و دواخستنی درێژماوەیان، بێکارکردنی بربەڵاو و داخستنی ناوەندەکانی بەرهەمهێنان، گرێبەزگەلی کاتی یەکمانگە کە بە پێشێلکردنی یاسای کاردا دەنرێ کرێکارانیان خستووەتە خراپترین و هیوا براوترین بارودۆخەوە. هەڵسوکەوتی دەوڵەتی ئیعتیدال بێجگە لە دروشمی بێبنەما، ناردنی هێزەکانی ئینتزامی بۆ سەرکوت، دەست بەسەرکردن و لێدان و شەلاغدانی چالاکان و نوێنەرانی کرێکاری بووە. لە کاردانەوە بەم بارودۆخە نامرۆڤانەیە و بە پێی کەش و هەوایەکی ئەمنی توند، نەبوونی ئازادی بەربەڵاوی دامەزراوە کرێکاریەکان، ناڕەزایەتیە کرێکاریەکان لە درێژەی ساڵی ڕابردوودا پەرەی سەندووە. لە بەرچاوترین نمونەی ئەم ناڕەزایەتیانە لە حەقدەستی هەرەخوار و بارودۆخگەلی بژێ و گوزەرانی خراپ لە کۆبوونەوە بەشکۆکانی مامۆستایان دەکرێت بیبینین. کۆمەڵگەی کرێکاری و تەواوی چالاکانی کۆمەڵگەی مەدەنی ئێران لەو چالاکیە بوێرانە و مەدەنیانەی مامۆستایان پشتیوانیان کرد و ئەمەیان نمونەی زەق و دیاری بزوتنەوەگەلی کۆمەڵایەتی داخوازیکار دەزانن کە پێشبینی دەکرێت تایبەتمەندیەکی بەهێزی قۆناغی سیاسی داهاتووی ئێران بێت. کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران وەکو حیزبێک کە دەیان ساڵە بە شێوەی بەردەوام بە دوواداچوون بۆ ئازادی ڕێخستن و دامەزراوە کرێکاریەکان، یاسای کاری پێشکەوتوو، مافی مانگرتن، بەرزکردنەوەی حەقدەستی کرێکاران بە پێی نرخی هەڵاوسان، یەکسانی حەقدەستی کرێکارانی ژن و پیا و بیمەی بێکاری و مافە پێشکەوتن خوازەکانی دیکەی کرێکاران تێکۆشان دەکات. داوا لە هەموو کرێکارانی کوردستان و ئێران دەکات بۆ یەکگرتووی و هاوپشتی خەباتکارانەی زیاتر بۆ پێکێنانی ڕێکخراوەی سربەخۆی کرێکاری هەوڵ بدەن. هیچ دەسەڵاتێکی داگیرکەر ناتوانێت لە هەمبەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و داواکاریە بەربەڵاو و گشتگیرەکانی کرێکاریان خۆی ڕابگرێت. بزوتنەوەی کرێکاری یەکگرتوو و ڕێکخراو دەتوانێت و دەبێ پیشەنگ، یەکانگیر و هاوپەیمانی تەواوی بزوتنەوە داخوازی کارە مافخوازەکان بێت.
کە دوجار دەسەڵاتی زاڵ ناچار بە پاشەکشێ و بە ڕسمی ناسینی ماف و داخوازیە جۆرا و جۆرەکانی کرێکاران و چین و لایەنە چەوسێنراوەکانی دەستی ئەو ڕژیمە دەکەن. یانزەی گوڵان یا ڕۆژی یەکی مانگی ئایار دەرفەتێکە بۆ خۆدەرخستن و پیشاندانی یەکریزی و هێزی کۆمەڵایەتی کرێکاران و گەڵاڵەکردنی داخوازیە بنەڕەتیەکانی ئەوانە. با ئەم ڕۆژە بۆ پەڕیشکۆ و گەورەی وەبەڕێوەبەرین کۆمەڵەی شۆڕژگێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بژی یەکی ئەیار بڕوخێ کۆماری ئیسلامی ئێران یەکی ئەیاری 2015 زاینی. زۆر سپاس بۆ هاوڕێ ئازەم قوبادی ئەندامی کومیتەی ناوەندی. ئێستاش داوا دەکەین لە هونەرمەند نەجم محەممەد بە دەنگی ڕەسا و شۆڕژگێڕانێ و سەردەما بێت و سرودێکمان پێشکەش بکات. سەرەتا جەژنی یەکی ئایار لە سەرجەم کرێکارانی جیهان و کرێکارانی کوردستان بە تایبەتی پیرۆز دەکەم بەرز و بەڕێز بێت یادی ڕۆژی یەکی ئایار ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکار. دنیا پڕ بوو لە دووکەڵی هەناسەی من و کارخانە هەرچی هەیە لەم جیهانە بەکاری منەوە بەندە. دنیا پڕ بوو لە دووکەڵی هەناسەی من و کارخانە بەکاری ئێمەوە بەندە هەرچی هەیە لەم جیهانە. تاکەی بەهێزی شانی من دنیا لە ڕەنجم وەگەشێ بەڵام خۆم بێبەش بم بگەڕێم وە دووی بەشێ. ئەی چەوسێنەری هێزی کار ببینە هێزی پەلامارم من شەپۆلی نەسرەوتی دەریای ڕقی کرێکارم بژی یادی یەکی ئایار بەرزە ئاڵا و چەکی ئایار بژی کرێکار بۆ هەتایە بمرێ نیزامی سەرمایە بمرێ نیزامی سەرمایە. خەبات و کۆڵ نەدانمە شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان. با خەبات و کۆڵ نەدانمە شۆڕشێکمان هەڵگیزان یەکگرن بە بیر و باز و کرێکارانی جیهان. هەموو ڕۆژی یەکی ئایارە لێمان دیارە ئاسۆی ئازادی ڕێزگاری چینی کرێکاران جاری مەرگی سەرمایەداری ئەمڕۆ ڕۆژی یەکی ئایارە لێمان دیارە ئاسۆی ئازادی ڕێزگاری چینی کرێکاران جاری مەرگی سەرمایەداری. کۆشین تا جیهانی یەکسانی یەخۆڵقێنین دەسەڵاتی کرێکاری باخەباتە چەسکێنین. تێیە کۆشین تا جیهانی یەکسانی یەخۆڵقێنین دەسەڵاتی کرێکاری باخەباتە چەسکێنین. بەنان و بەکار و ئازادی سەرفرازە چینی کارگەران مافی ئینسان دەستەبەردەکەین دەنگمەداگەهێنین بە جیهان بەنان و بەکار و ئازادی
فرازە چینی کارگەران مافی ئینسان دەستە بەردەکەی دەنگمان داگەیێنی باجیهان جوتیارین کرێکارین لە پێشکەوتندا کاگەرین بۆ نەمانی ستەمکاری پێشڕەوین و ڕابەرین جوتیارین کرێکارین لە پێشکەوتندا کاگەرین بۆ نەمانی ستەمکاری پێشڕەوین و ڕابەرین ڕابەرین وە شۆژێکی نوێ تاکو خۆری ئازادی هەڵێن بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودە دەبێت ڕابەرین بۆ شۆشێکی نوێ تاکو خۆری ئازادی هەڵدێت بە یاسایەکی بەرابەری جیهان هەمووی ئاسوودە دەبێت هەرچی هەیە لەم دنیایە دەستی من بنیادی ناوە بەڵام خاوەنی هیچ شتێ نیم لە ڕەنج و مەینەت مەولاوە لە دەرد و مەینەت مەولاوە زۆر سوپاس زۆر سوپاس بە سپاسەوە بۆ هونەرمەند نەجم محەممەد بۆ سرودەکەی ئێستاش داواکەین لە هاوڕێ کەوسەر فەتاحی پارچە شارێکی ئامادە کردووە تکایە هاوڕێ کەوسەر شارەکەت پیرۆز بێ یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکار هاوڕێیان و هاوسەنگەرانی عەزیزم بەخێر بێن بۆ ڕێڕەسمە خۆشحاڵم کە لەوەها ڕۆژێکدا لە ئوردوگای ناوەندی کۆمەڵە و وەک پێشمەرگەیەکی کۆمەڵە لە خزمەتتە ئەندام پێشەوەی بەرهەمەکانتان پێشکەش بکەم پێم خۆشە ئاماژە بە چەند شتی کورد بدەم ئەویش ئەوەی کە لە درێژایی حکوومەتی ڕژیمی کۆماری ئیسلامی کە دیارە دەسەڵاتەکەی بە شوعار و دروشمی حکوومەتی مستەزعەفینەوە دەست پێ کرد بەڵام دوای تێپەڕبوونی 37 ساڵ هەتا ئێستاش نەتەنیا بارودۆخی کرێکاران بەرەو باشتربوون نەڕۆیشتووە بەڵکو تەنانەت مافی ڕێکخستن و مافی کۆبوونەوەی سنفیشیان لێ زەوت کراوە هەر لەو ڕۆژەدا و هەر لەو تریبوونەوە سڵاوی خۆم دەنێرم بۆ هەموو کرێکاران بە تایبەت کرێکارانی ژن ئەو ژنانەی کە داهاتی ماڵدا بین دەکەن و لە نێو فەزای داخراوی کوردستانی ڕۆژهەڵاتدا خەباتی خۆیان ڕانەگرتووە هەر بەو بۆنەوە دوو کورتە شێعرم ئامادە کردووە کە پێشکەشتانی دەکەم هیوادارم بە دڵتان بێ یەک تا ئێستا هەنارت دیوە کە دەکەوێ کە وێڵی نەهامەتی بایەکی سەرشێت دەبێت چۆن دەقەڵشێ تا ئێستا هەنارت دیوە کە دەکەوێ کە وێڵی نەهامەتی بایەکی سەرشێت دەبێت چۆن دەقەڵشێ و بە زرمەوە تەق لە عەرز شەقشەق دەبێ من تا ئێستا سەدان کرێکارم دیوە شەقشەق بوون و بوون بە هەنار دوو من پێشمەرگەم و کرێکارێکی پێشمەرگەم چەک لە شان و لەگەڵ ئەوەش ژنم دایکم و یەکسانی خواز من هەڵقوڵاویە و زەویەم بەردی بناغەیە و ماڵەم کرێکارێک دایڕشتووە قالبی دەستی ئەو منداڵەم گوڵی پێیە لەسەر بڵواری ئەو ڕێیە من لە دایک بووی زامی کۆنی چینایەتیم لەگەڵ هەژارانە باڵام کردووە هەر ئەو کاتە کە ئەمپریالیزم لە ناو بوختەی کۆنەپەرستیدا دەپێتراوە دایکم سکی بە من پڕ بوو ڕێگ ئەو کاتە لە دوای ژانی ئەو چینەوە لەدایک بووم ڕێگ ئەو کاتە لە دوای ژانی ئەو چینەوە لەدایک بووم و ناوم نرا کۆمەڵە سپاس
داواکەین لە هاوڕێماریا دەرویشی کە بێت و سرودەکەی بە زاراوەی کرمانجی پێشکەشکات.
لێرەدا داوا دەکەین لە هاوڕێ هەژار مزەفەری بێت و پەیامی هاوبەشی ڕێکخراوەکانی کۆمەڵەی ژنان لاوان و خوێندکارانی ڕۆژهەڵاتان پێشکەش بکات. پەیامی کۆمەڵەی ژنان لاوان و خوێندکارانی ڕۆژهەڵات بە بۆنەی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار. کرێکارانی کوردستان، خەباتکارانی ڕێگای دادپەروەری کۆمەڵایەتی، 1 مەی ڕۆژی جیهانی کرێکارانتان لێ پیرۆز بێت. هاوڕیان، ڕێژەی بەرچاوی حەشیمەتی بێکاری خەڵکی کوردستان بە جۆرێکە زۆربەی کوورەکانی دروستکردنی خشت، شارۆچکە پیشەسازەکانی شارەکانی ناوەندی ئێران و هەروەها پرۆژە نەوت و گازی گەورەکانی باشووری ئێران وەکو ئەسلەویە و پاڵاوگەن نەوتەکانی بەندەرەباز بۆتە شوێنی چەوساندنەوەی فکری و جەستەی کرێکارانی کورد. نزیک بە 2 ملیۆن کرێکار لە بەشی دروستکردنی خانوبەرە لە ئێراندا هەن کە زۆربەیان لە لەشکری بێکارانی کوردستان پێکاتون. بەڵام ئەم کرێکارانە تاکو ئێستا لە هەر چەشنە بیمەیەکە پشتیوانیان بێت بێبەش کراون. ئەمە لە کاتێکدایەکە ڕۆژ نییە هەواڵەکان باس لە مەرگی کرێکاران بەتایبەت کرێکارانی خانوبەرە لە ئاکامی ڕووداوی کار نەکەن و ئاساییبوونی ئەم کێشەیە لای بیرۆڕایگشتی ناخی کارەساتەکەمان بۆ دەردەخات. لە لایەکی دیکەوە کێشەی بێکاری لە ئێران و کوردستان سەرچاوەکەی بۆ دەستێوەردانی ڕاستەوخۆی سیاسەت لە ئابووریدا دەگەڕێتەوە و کۆماری ئیسلامیش لە ماوەی تەمەنی خۆیدا کوردستانی وەکو ناوچەیەکی گەشەنەسەند و هێشتووەتەوە و ئەمەش کاریگەریەکی زۆر قوڵی لەسەر ئاستی بێکاری لە کوردستان داناوە. هەروەها پێویستە لەم ڕۆژەدا هەلومەرجی دژواری ژیانی کۆڵبەرانی کورد و کوژرانی نامرۆڤانەیان وەبیر بێنینەوە و پێیان بڵین کە بەبێ داڕمانی یەکجاری دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی و سەرمایەداران و مەشەخۆرانی سەربەم ڕژیمە ناکرێت گۆڕانێکی بنەڕەتی لە سیاسەتە ئابووریەکان و قەرەبووکردنەوەی کەلێنی نەتەوەی چینایەتی وڵات بە کردەوە دەربێت. پاشان لە دەسەڵاتێکی دیموکراتیکی سبەی ڕۆژدا دەبێت سیاسەتی هەڵاواردنی پۆزیتیڤ بگرێتە بەر. کرێکارانی کوردیش پێویستە بە خەباتی نەتەوەی چینایەتی و کۆمەڵەش بە یارمەتی و پشتیوانیکردن لەوان بۆ بەدەستێنانی مافی ڕەوای هەژاران و زەحمەتکێشانی کوردستان گۆڕانی بنەمایی لە ژیانی ڕۆژانەی خۆیان بکەن بە ئەمری واقع. لە کۆتاییدا و بە لەبەرچاوگرتنی ئەم ڕاستیە کە بزوتنەوەی کرێکاری و باقی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەوانە بزوتنەوەی خوێندکاری و بزوتنەوەی ژنان لە زۆربەی ئاڵوگۆڕە سیاسی و کۆمەڵایەتەکانی جیهاندا پاڵپشت و پشتیوانی یەکتر بوون و ئێمەش وەکو کۆمەڵی ژنان لاوان و کۆمەڵی خوێندکاران وێڕای پیرۆزبایی خۆمان بە بۆنەی 1 مەی ڕۆژی جیهانی کرێکار لە سەرجەم کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان و ئێران جارێکی تر هاوخەباتی و پاڵپشتی خۆمان لە خەباتی ڕەوای بزوتنەوەی کرێکاری لە ئێران و لە کوردستان دووپا دەکەینەوە. کۆمەڵی ژنان، لاوان، خوێندکارانی ڕۆژهەڵات 1 مەی 2015 زاینی بەرانبەر لەگەڵ 11 گوڵانی 1394 هەتاوی.
لێرەدا داوا دەکەین لە هاوڕێ شاهۆم مەحموودی پارچە شێرێک لە پەراوێستان پێشکەش بکات. کرێکار یانزەی گوڵان لە کۆڵاونەوە تێپەڕبوونم بیر ئەچێتەوە کاوتێک ئەتبینم کرێکار بە تایبەتی ئەم ئێوارە هاوتم لە نزیکەوە تەوافی ئاو خت بکەم نەموێرا و قاو قز و قەڵەم بێنم ترساوم دەست بکەم بە نووسین ترساوم دەست بکەم بە نووسین دواوی دەقێق بەرهەم نەیا و شایاونت بێ بە تایبەتی ئەم ئێواورە کە تێپەڕبوونم لە کۆڵاونەوە بزەی ئەهاوت تۆ فرمێسک لە باڵکونی ڕوومەتت پاڵ کەوتبوو ئاورەقی ئەخواورد و سەرخۆش 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 گۆرانی ئەخوێند نەموێرا قاو قز و قەڵەم بێنم ئەترساوم لەوەی خۆم بۆ نەگیرێ و دوایی قاوقەس و گرافیت بەشم نەکا بە تایبەتی ئەم ئێواورە کە پۆلی سەری کۆڵاونەکەی گرتووە و ئەڵێن ڕۆژی کرێکارە. سپاس. سپاس بۆ هاوڕێ شاهۆ. بەشی یەکەمی ڕێوڕەسمەکەمان بە سرودێکی هاوڕێ مەحموود گاباری کۆتایی پێتێری. هاوڕێ مەحموود تکایە. وزب حليم وزب
سپاس بۆ محمود گاباری ڕێزان بەشی یەکەمی ڕێوڕسمەکەمان بەم شێوەیە کۆتایی پێات دیسان یەکی مانگی مەی ڕۆژی گیانی کرێکارتان لێ پیرۆز بێت ئێستاش ساڵنەکە لە اختیاری ئێوەدایە بۆ شایە و هەڵپەڕکێ با گۆرانیەکانی سەرحەد زەڵمیەوە سپاس بۆ ئامادەبوونتان Fuck